ئەگەر وەکو پێناسێک وەکو سیڤیەکی کورت ینی باسی خۆم کەم من ناوم مسافر عەبدوڵڵا کەریمە بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ لە سلێمانی سەر بەدەستە سەربەخۆی مافی مرۆڤ من لە 1 ساڵی 1970 لە ناوچەی سوورداش لە گوندی سووسێ لەدایک بووم سەرەتای قۆناغی خوێندنم هەر لە گوندی سووسێ بووە وەکو قۆناغی با بڵێن سەرەتایی دوجار لە دواناوەندی ئێمە تامان لەوێ لە سووسێ با بڵێن ناحیە بوو لەوێ دواناوەندی لێ نەبوو ناچار چوینە دوکان چوونە قەزای دوکان لەوێ لە دواناوەندی دوکان خوێندم هەتاکو پۆلی شەشم تەواو کرد لەو کاتە کە ئێستا 12 پێڵێن دوایی سوپاس بەخوا من یعنی نمرەیەکی باشم هێنا لە زانکۆی بەغدا وەرگیرام لە کۆلیژی زانستی سیاسی زانکۆی بەغدا وەرگیرام تقریبا بە 5 ساڵ تەواو کرد لەبەرەوە ساڵی جەنگی عێراق ئەمریکا و کاتە لە ساڵی 1991 بەڕاستی بەڕودۆخیش ناخۆش بوو ئەوانەیە ئەمە کاتینەوە نەماتوانی بچینەوە با بڵێن خوێنەکە تەواوکەین دوجار ساڵی 1993 با بڵێن تەخەڕوجم کرد لەوێ سوپاس بەخوا بە پلەیەکی زۆر باش تەخەڕوجم کرد من لە دەکەسە یەکەمەکانە با بڵێن پلەی دووەم بووم ئەو ساڵەکە تەخەڕوجم کرد ئیتر دوایی فترێک دانیشتمەوە بوو لە دروستکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 1993 تقریبا لە سەرەتای 1994 من دامەزرام لە سلکی حکوومیە دامەزرام ئەو کاتێ یەکەم جار لە ناوچەی دوکان لەوێ داوام کرد لە بەڕێوەبەرایەتی با بڵێن ئیدارەی کارەبای دوکان لەوێ دوجار هەر بە شوێنی خۆشم نەئازانی بەڵام ئیتر ماوەیەک لەوێ مامەوە من دوای گواستنەوەی ڕاژەکەم لە دوکانەوە بۆ سلێمانی هاتمە وەزارەتی پەیوەندی و هاوکاری ئەو کاتە وەزارەتی پەیوەندی هاوکاری تقریبا ئەتوانم بڵێم تەمسیلی وەزارەتی دەرەوەی ئەکرد ینی وەکو مەهام و ئەرک و بەرپرسیارەتی و ئەوانە کە با بڵێن پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لەگەڵ با بڵێن فەزای دەرەوەی هەرێمی کوردستان هەبوو من لەوێ دەست بەکار بووم وەکو لێپسراوی هۆبەی 688 ئەو کاتە تەمەنە هۆبەیە ینی چۆنەڵێ هۆبەیەک بوو بەشێک بوو تەمسیلی تقریبا دیوێکی پەیوەندی با بڵێن سیاسی و ینی جوارێک لە ئاینێک لەبەرەوە خۆی بڕیاری 688 کە دەرچوو ئەوەی لە دوای با بڵێن ساڵی 1991 کە دەرچوو بۆ پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان کە ناوینرا نەن پلای زۆن ئەو بڕیارەکە دەرچوو لە نەتەوەیەکگرتوەکان لە ئەنجومەنی ئاسایش ئیتر لێرەش ئەوە بوو لە وەزارەتە هۆبەیەکی بۆ کرایەوە وانێت من کارم لەسەر ئەو دۆسیە کرد بەڕاستی بەڵام دوجار کە وەزارەتی مافی مرۆڤ و ئاوڕە و ئەنفال دامەزرا لە ساڵی 2001 پێم وایە ئێمە ئیتر ئەو کاتە لە کابینە حکوومەتە ئەو وەزارەتەش هەڵوەشایەوە وەزارەتی کە من لێ بووم وەزارەتی پەیوەندی هاوکاری دوجار نقلی با بڵێن ڕاژەکەم گوازرایەوە بۆ وەزارەتی مافی مرۆڤ و ئاوڕە و ئەنفال لێرە لە سلێمانی ئیتر ئەو دەست بەکار بووم لەوێ چوومە بەڕێوەبەراتی گشتی ئاوارە ماوەیەکیش پێش ئەوەی بچمە بەڕێوەبەراتی گشتی ئاوارە لە وەزارەتی مافی مرۆڤ و ئاوڕە و ئەنفال من لێپسراوی بەشی یاسا بوو لە وەزارەتە ئەیترەوە بوو بە تەکلیفی جەنابی وەزیر ئەو کاتە وتی پێمان باشە جەناب بچیتە بەڕێوەبەراتی گشتی ئاوارە کە تازە دامەزراوە بۆی هەندێک کاروباری مەسەلەن هاوڵاتیان هەیە کە قورسە لەوێ ئەو ئەرکانە بگرنە ئەستۆ بەدڵنیایە ئەو کەسەی کە لە دەستەی مافی مرۆڤ کارەکات و لە نووسینگەکانی کارەکات وەک ئێمە کە لە نووسینگەی سلێمانی کارەکەین بەڕاستی ئەبێ پێشە مشتێک فعلەن کەسێکی ینی کۆمەڵایەتی بێ و ئەگای لە گۆڕانکاریەکان و لە ڕووداوەکان بێ بچێتە ناوچین و توێژەکانی کۆمەلگاوە بەگشتی ئەتوانم بڵێم ئەبێ ینی کەسێک بێت درایەتێکی باشی هەبێت شارەزایەکی باشی هەبێت لە ڕۆژی کۆمەلگا و لە یاساکان و لە پرەنسیپەکان و بنەماکانی مافی مرۆڤ و لە
ڕێکوتنامە نێودەوڵەتیەکان لە یاساکانی ناوخۆ ئەو یاسا بەرکارەکانی کە ئێمە کاریان لەسەرەکەین بەڕاستی وە چاودێریشیانەکەین یعنی لەبەرەوە ئێمە یاسای ژمارە 4 ساڵی 2010 یاسای دروستبوونی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە دەنگی پێدراوە ئێمە بۆ یاسایە کارەکەی ڕێگامان پێدا کە بەڕاستی بەدواچوون بکەین لە سکاڵا و لە کێشە و لە با بڵێن گرفتەکانی هاوڵاتیان ئەوش بەپێی ئەوەی کە یاساکە ڕێگەی پێداوە بەپێی ئەوەیش کە دەسەڵاتی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کە ئێمە لە سەرۆکاتی دەستەوە دەسەڵاتمان بۆ دابەزیوە بەپێ ئەو دەسەڵاتانە ناتوانین لێ دەرچین ئێمە وەکو با بڵێن سنوورێک وەکو لە سنووری کارکردنی خۆشمانە وەکو نووسینگی مافی مرۆڤی سلێمانی دوانم بڵێن مەوقعی جوغرافی نووسینگی مافی مرۆڤی سلێمانی زۆر فراوانە لەبەرەوە هەموو پارێزگای سلێمانی ئەگرێتەوە ئێمە تەمەن نووسینگی تریشمان هەیە لە پارێزگای هەڵەبجە لە سەمسەماڵ لە غەزای سەمسەماڵ لە ئیدارەی گەرمیان و لە ئیدارەی ڕاپەڕین نووسینگی ترمانێت لە کۆیە تر بەڕاستی ئەم نووسینگانە هەرێکە بەپێی ئەو دەسەڵاتانە و وینیکە پیان درراوە کار لەسەر جێبەجێکردن و پاراستنی مافەکانی مرۆڤەکە. زۆرم پێ خۆش بوو کە لێرە خۆم ببینمەوە لێرە خزمەت بکەم خزمەتی هاوڵاتیانی بەڕێزی هەرمی کوردستان بکەم لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ وەکو نووسینگەی سلێمانی بەڕاستی کە ئەمە کارێکی زۆر مرۆڤایەتی و کارێکی زۆر پیرۆزە بە تێڕوانینی ئێمەش و ئێوەی بەڕێزی و کۆمەلگاژ بەدڵنیایەوە ئێمە هەرکە ئەڵەی ناوی دەسەواژەی مافی مرۆڤێنی لەوانەیە لای هەندێک خەڵک ینی بۆ نمونە پرسیار بێ لەوەی کە زۆر جار ئەو شتانەمان ڕوبەڕوو ئەبێتەوە کە ئایا بۆ نمونە لە هەرمی کوردستان مافی مرۆڤ هەیە بەڵێ هەیە بۆچی نییە ینی ئێمە کار لەسەر ئەوە کەین کە تەرجمەی واقعی نێودەوڵەتی لە ڕووی پرەنسیپەکان و بنەماکانی مافی مرۆڤەوە بکەین بۆ ناو کۆمەلگای کوردی ئێمە کاری بۆکەین ئەگەر پێشتر ئێمە بە بارودۆخێکی بە هەلومەرجێکی ناخۆش و دژوار و هەلومەرجی شەڕ و نەهامەتی و ناکۆکی و بەداخەوە شەڕی ناوخۆ یعنی ئەو بابەتەنە تێپەڕی بین بەڵام ئێستا ئێمە حکوومەتێکمان هەیە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان کە دام و دەستگای فەرمیە کە کار بە یاساکانەکە یاسا جێبەجێکە پەرلەمانمان یاسا دەرەکات کە ئێستا بەداخەوە ئەتوانم ینی ڕێگە بەخۆمەوە کە ئەوش بڵێم کە جێگەی داخە مەسەلەن ئێستا پەرلەمانی کوردستان هەتا ئێستا ئەم خولەی ئێستای دەست بەکار نەبووە کە ئەمەش ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیکا و گرفتەر چارەسەرە بێ ئێمە لە هەرێمی کوردستان پێویستە ڕێچکەی خۆمان وەربگرین لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی با بڵێن مافی مرۆڤەوە لە هەموو بارەکانی تراکە سێکتەرەکانی کۆمەلگایە پێویست ئەم کۆمەلگایە شایەنی ئەوەیە کە خزمەت بکرێت کە ڕێزی لێ بژیرێت کە هەمیشە بەجددی ئاوڕی لێ بدرێتەوە و ینی پرۆژەی گەورەی بۆ جێبەجێ بکرێت لەبەرەوە هەرێمی کوردستانیش ڕاستە ئێمە لەژێر کۆمەڵێک فشار و کۆمەڵێک با بڵێن هەڕەشە و تاڕادەیەک ینی چۆنەڵی پشاری گەورەیان لە سنوورەکەیان لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەڵام دوجار تەمە ناکەین ئینشاءڵڵا ئێمە لەم کێشە و گرفتانە دەربچین و یان خۆی گەورە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بپارێزین. کەسێکم هەیەتم وە دروست بووە ینی ئەڵێم ئێمە کە خۆی گەورە ئێمە هێناوتە ئەم جیهانەوە ئەم دنیایەوە پێویست ناکەم مرۆڤ بترسێ بۆ نمونە لە مردن یان بترسێ لە هەندێک مهاتەراتی تری ژیانی ئەوەی کە هات مەسەلەن بابێت دیارە قەزا و قەدەرە بەڵام من شتێک ئەگەر لی ترسا بم وەکو ترس مەسەلەن ئەوە من باوکم لە ساڵی 1985 تەقەی لێکرا کە تەقەی لێکرا بەڕاستی بریندار بوو نزیکە 6 پیشەک بەجەستەوە بوو ئەوانە خوێنێکی زۆری لەبەرڕۆی بوو بارانەباری شەوێک بوو تامان لە نزیک خۆشمان نەبوو لە نەوچەیەک لە سنووری بازیان و ئەوانە ترەوە بوو کە هەواڵەکان پێداین بەڕاستی دایکم لەو کاتەوە نەخۆشکەوت هەتا وفاتیش کردن نەخۆش بوو دایکم بەڕاستی ینی کە خوڕپێشی ناخۆش بووان بۆ ئێمەش کە ئەو کاتە من بەڕاستی تەمەنم 15 ساڵ بوو ینی مناڵ بووین بۆ ئێمە زۆر ناخۆش بووین تۆزێک لەو بووینە زۆر ترسان بەڕاستی کە ئەو وەزعی ئێمە و خێزانی ئێمە شێوە ئەگەر لە شتیکە نەترسام بەڕاستی نێوانم
لەگەڵ کتێب زۆر هاوڕێکی خۆشەویستمە کتێب بەڕاستی بە بەردەوامی تابانە من لە ماڵەوەش کتێبخانم هەیە و خۆشم سواس بخوا ماوەیەکی زۆرە هەم وەکو ڕۆژنامەنووس کارم کردووە لە کۆمەڵە دەستگای ڕاگەیاندن لە سنووری سلێمانی بەردەوامی کۆنتاکتم هەیە ینی بەڕێزان دێن لێرە لە ئۆفیسەکەم لە سلێمانی با بڵێن چاوپێکەوتم لەگەڵاکەن سەبارەت بە هەندێک ڕوودا و هەندێک ینی بابەتی تایبەت بە پاراستنی مافەکانی مرۆڤ و من وەک خۆشم تەبان هەم نووسەرم و هەموو وەرگێڕێکی باشم یعنی زمانی عەرەبی وەکو زمانی کوردی پێرفێکت ئەزانم زۆر بە بەباشی زمانی ئینگلیزیش ئەزانم سواس بخوا تا ئێستا بە سوپاسەوە بۆ دەستگای ئایدیا بۆ فکری لە کۆڵینەوە کە من لەگەڵیان کارم کردووە تا ئێستا من لە سەرووی 25 کتێبی زۆر دانسخە و زۆر باش من لەوێ بە چاپم گەیاندووە سوپاس بە ئەو بەڕێزانە لە دەستگای ئایدیا بۆ فکری لە کۆڵینەوە هەمووشی ینی کتێبی باش بەڕاستی کە بەشداری پێشانگاکانی هەولێر و سلێمانی و تا پێشنگایی بەڵێن تارانیش کردووە ئەو کتێبانە ئانی فرۆشێکی باشی هەبوو من ئەو کاتانەی کە کاری ڕۆژنامەنووسی مەکرد وەکو با بڵێن کارمەندێک لە دەستگایەکی ڕاگەیاندنە بەڕاستی کاری نووسەری و ئەوم پێ ناکرا بەڵام دوازار کاری وەژێڕانم هەرە کرد یعنی خۆی ینی فعلەن قورسەوەوانە کاتێکی زۆری لێگرتم با بڵێن من لە شەوانیشە بەڕاستی ینی کارمە کرد بۆ دەستگایەکەی ڕاگەیاندن با بڵێن بۆی کە بتوانم بەرهەمێکی باشتر پێشکەشکەم بتوانم ڕێژەیەکی زۆرتر کتێب وەرجێڕم یاخود نووسین بەرجەستەکەم و ینی بنووسم خۆی فعلەن قورسە ئەو ینی چۆنەڵێ بەستنەوەی بینی کاری ڕۆژنامەنووسی و کاری نووسەری ینی وە لەگەڵەوەشە من کە ئەو کارانشم کردووە هەم دیسانەوە فەرمانبەریش بووم ینی جامە خۆی بەخۆی ینی هیچ کاتێکی بۆ من نێشتەوە ینی لەوەیە زۆر لە کاتی ئیسراحەتی خۆم و لە ماندوو بووم بەڕاستی زۆرترین بابەتانەی کە من وەجێڕان بۆ کردووە بۆ سەر زمانی شیرینی کوردی لە زمانی عەرەبیەوە بووە هەندێکیشی هەندێک جار کە بابەتێکم بەلاو گرنگ بۆ لە زمانی ئینگلیزی ئەوانە بۆ نمونە کردومە ینی چۆنەڵێ لەگەڵ ئەو بابەتەیە یەکم خستووە جا لێرەیە ئەتوانم بڵێم هەندێک کتێب لەوانە بڵێم چۆنەڵی کۆکراوی نێوان کۆمەڵێک سەرچاوە و کۆمەڵی مەسادری جیاواز بووە بابەتێکی گرنگ کە زۆر بەڕاستی بەلای منەوە گرنگ بوو بێ من کۆمەڵێک نامیلکەی هینمۆژێڕا کە تایبەت بوو بە بوارەکەی خۆم وەکو بواری مافی مرۆڤ ئەویش ڕوبەڕووبوونەوەی بازرگانیکردن بە مناڵ بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بازرگانیکردن بە شوێنەوار بازرگانیکردن بە ئەندامانی جەستەی مرۆڤ ئەمانە بەلای منەوە زۆر گرنگ بوو بەڕاستی ئەوە خۆی وەکو دەستگای ئایدیا لە پاکێجێکە ئەو ئەینانە بەڕێزانی تریش بەشداریان کرد لەو پاکێجە هەر من نەبووم بەڵام چواردانیان من کردم یعنی ئەوە ئەگەر بڵێم ممکن ئەگەر هەڵە نەبم دا نامیلکەیە دە کتێبە ئەوە بەلای منەوە زۆر گرنگ بوو یەکێکی تریش کتێبێکی زۆر گەورەیە کە من وەرمجێڕایە سەر زمانی کوردی کە 752 لاپەڕە دەرچووە ئەوە کتێبێک بوو بە ناونیشانی لە جیهانی سێمەوە بۆ جیهانی یەکەم ئەزمموی سنگافورە لە سنگافورەوە بۆ جیهانیانی ئەوە بەڕاستی کتێبێکی زۆر دانسخەوە زۆر بەهێزە من حتا ئەو بەڕێزانەی کەشان بینم ئەوانەی کە ئاسی بە پرسیارەتیان هەیە ئەوانەی کە کەسانی سیاسی و کەسانی خوێنەریشن یعنی زۆر جار باسیەوەم کردووە کام کتێبە پێویستەکە ئێمە لە کۆمەڵگای کوردیە وەکو کەسانی بەرپرس و وەکو کەسانی با بڵێن بڕیار بەدەست و ئەوانام کتێبە بخوێننەوە لەبەرەوە ئەم پیاوە کە نووسەری کتێبەکەیە خۆی دامەزێرەنەری دەوڵەتی مۆدێرنی سنگافورەیە بە ناوی لی کوان یو کە ئەم پیاوە خۆی لە سەرەتای ژیانیەوە یعنی هەر بە چۆنەڵێ وەکو سەرکردە مەسەرەن هاتووە تاکو و کۆتا ڕۆژەکانی ژیانی کە با بڵێن سەرۆکی وڵاتەکە بووە و زۆر کەسێک بە خۆی هەنگاو بە هەنگاو ینی کتێبەکەی نووسیوە کە ئەزمموی سنگافورە چۆن ئەم دەوڵەتە گەورەیە ڕاستە بە ڕووبەر بچووکە بەڵام بە لە ئاسراسی نێودەوڵەتی و لە سەراستی جیهان وەکو دەوڵەتیشی زۆر پێشکەوت و زۆر ئینا ئەگەر باسی
مثلا بۆ نمونە منەظەمەی شەفافێتی نێودەوڵەتی ئەگەر باسی ئەو دەوڵەتانە بکە کە کەمترین گەندەڵیان پێ یان تایە یان سنگاپورە یەکێکە لەو دەوڵەتە پێشەنگانە بۆ نمونە لە دوای دانیمارک و سوید و ئەوانەوە ینی سنگاپور یەکێکە لەو دەوڵەتانی کە سفرە لە گەندەڵیە بۆ لە شەفافێتە زۆر پێشەنگە ئەگەر دووەمیش نەبێ سێمە ئەگەر مەسەرەن بۆ نمونە یەکەم نەبێ یعنی ئەوە من گرنگیم پێداوە حتا لە ناوەڕۆکی شێوازی تەرجمەکردن و وەرژێڕانەوەوانە من زۆر بەڕاستی بەوردی تەرجمەم کردووەوانە زۆر پێوە هیلاک بوومیانەوە ماوەیەکی تقریباً بتوانم بڵێم بە 2 مانگ و نیو بتوانیم ئەو کتێبە بەرهەم بێنم یعنی بە چاپ بگەێنین. ئێمە هۆبەیەکمان هەیە پێوترێ هۆبەی پاراستنی مافی مناڵ. بەداخەوە کە لە هەیکەلە ما پێشتر هۆبەیەکی ترمان هەبوو کە ناوی هۆبەی پاراستنی مافەکانی ئافرەتان و مناڵان بوو. اینجا ئێستا ئێمە تقریبا ئێمە ئیشی ینی پاراستنی مافی ئافرەتانی شارەکەین بە بەردەوامی کۆنتاکتمان لەگەڵ ڕێکخراوەکانی پارێزگاریکردن لە مافی ئافرەتان هەیە مافیە ژنان هەیە ینی وەکو لە ڕوانگەی با بڵێن ناو شاری سلێمانی و ئەوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە داخۆکی لە مافی ئافرەتان و مناڵانەکەن یعنی ئیشەکەین ئەگە کەیسێک مەسەرەن بۆ من ڕوو کاتە ئێمە وەکو سکاڵا وەکو بابەتی توندوتیژی پێشێلکاری و ئەوانە ئێمە لە ڕێگەی لایەنی پەیوەندیدارە وەکو بەڕێبەراتی بەرگاربوونی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان و فەرمانی داواکاری گشتی سلێمانی و هەر شوێنێکی تر ئەگەر بۆ بنکێکی پۆلیس بێ کە سکاڵای تیاتۆمەر کراوە ئەگەر پێشێلکاری بەرامبەر ئافرەتانیان مناڵان بێ لە ڕێگەی هێڵی گەرمی 116 ئەوانەوە ینی ئەو پێشکاری تۆمار کرابێ ئێمە بە دواسیونی بۆکەین بەڵام مەرجەکەی ئەوەیە کە کەسی یەکەمی سکاڵاکار یا سکاڵەکار خۆی بێتە ئێرە ینی فۆرمێکی سکاڵە تۆمارکە کە سکاڵای تۆمار کرد ئەو کاتی ئێمە مولزەمە بین بەوەی کە بەپی یاساکە کە ڕێگەی پێداوین لە مادەی 4 بەرگەی 6 ئێمە بە دواسیونەکەین لە ئەو جۆرە سکاڵایانە هەتا هەندێک سکاڵای توندوتیژی لە بابەتی تاوانی ئەلکترۆنی تاوان ئەلکترۆنیەکان کە بە زۆری بەرامبەر بە کچانی 18 ساڵ و ئەوانە ئەکرێت و زۆری شەبەڕاستی و کەیسانە بەداخەوە ئێمە لە ڕێگەی بەڕێزان لە دەستگای یاسایشی سلێمانی بەڕێوەبەراتی بەرگاربوونەوەی تاوان ئەلکترۆنیەکان ئێمە کاریان لەسەرەکەین ئەو جۆرە سکاڵایانە. ئێمە یەشێ لەو چەمکانی کاری لەسەرەکەین چەمکی ئازادی ڕادەربڕینە و چەمکی ئازادیە بە شێوەیەکی گشتی مرۆڤ بەڕاستی ئێمە ینی جیاوازیمان نییە لەوەی کە ئێمە ڕەگەزی نێر هەردووکمان یەکخوای گەورە دروستی کردوین و بۆ ئەوش دروستی کردوین کە بە هەردوو لە کۆمەلگا تەکاملکەین کۆمەلگا تەواوکەین و بە هەردوو لە خزمەتکەین ئافرەتیش بەڕاستی مافی ئەوەی هەیە و بواری ئەوەی هەیە کە کار بکە کە داهاتی خۆی هەبێ کە بتوانێت بێتە ناو کۆمەلگاوە نەکو گۆشە ژیر بێت لە کونجی ماڵێکا و ئەوانە مافی ئەوەی نەبێت کە بێتە دەرەوە یا مافی ئەوەی نەبێ مەسەلەن ئەینە ڕاستە ئێمە هەندێک دابوونەریتی ئاینی هەیە کە بۆ نمونە ئێمە کۆمەلگایەکی تقریباً ینی ئەتوانم بڵێم مسلمانین لەگەڵ پێکاتەکانی تر پێکاتە ئاینی و ئاینزاکانی تر کە یعنی پێکاتی کریسیانی پێکاتی سابی ئەیمەندایی تورکمان مەسەلەن بۆ نمونە ئاینی ئاینەکانی تر ئەوانەی بابڵێن ئاینزاکانی زەردەشتی مەسەلەن کاکەی ئەوانە هەمومان لێرە لە هەرێمی کوردستانە پێکەوەژیانێکی زۆر جوان هەیە بەڕاستی یعنی هەمومان ڕێز لە مافی یەکتریە گرین پێشەکانی بەرامبەر بە مافی یەکتری ناکەین ئەدیانی سەماوی ینی ئاینە ئاسمانیەکان و کتێبە پیرۆزەکان بە قورئانی پیرۆزیشەوە هەمیان داکۆکیان لەوە کردووە کە پارێزگاری لە مافی ئافرەتان بکرێ ڕێزیان لێ بژیرێ لە ناو خێزانە لە ناو کۆمەلگایە پێشەکاری بەرامبەر بە مافەکانیان نەکرێ ئەوە سوورەتێکش لە قورئانی پیرۆزە بە ناوی سوورەتی نیسا ئەوە هاتووە ئەمە خۆی بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە خۆی گەورە ڕێزێکی زۆری لە ئافرەت ناوە. ئەگەر من وەکو باوک پاڵپشتی خێزانەکەم نەبم و پاڵپشتی کچەکەم نەبم بەڕاستی ئەڕوخێت
لەبەرەوە من نابێ وەکو باوکێک ڕێگە بۆ بم کە کەکچەکەم بڕوخێت ئەبێ پاڵپشتی بم هاوکاری بم هاوتای بم ینی هاوپشتیوانی بم بۆەوەی کە ئەو دید و بۆچوونەکانی چییە لەوەی کە ئەو ئایا ئەیەوێت ئەگەر بۆ منە دەرچووی کۆلێجە دەرچووی پەیمانگایە کە ئاستێکی ینی خوێنەوەری تەواو کردووە ئەوێ کار بکات. مثلا بۆ نمونە ئەبێ من هاوکاری بنەوەی کە ئەو ینی ئومێدەکەی تماحەکەی بێتە دی بەڵام ئەویشە بێ مەسەرەن ئاگای لەوە بێ کە کۆمەلگای ئێمەش بەڕاستی بێچەشە نییە بێ ئەوە نییە هەندێک مەسەرەن ینی خەڵکانێکن لەوانەیە بۆ نمونە بە زۆرە لە جۆرەکان دایمە تێڕوانینی هەندێک کەس بۆ ئافرەت جۆرێکی ترە و ئەوانە لەوانێت تووشی هەندێک کێشە و گرفت بێ ئافرەتیش بەڕاستی ئەبێ لەوەیە زۆر ئاگای لە خۆی بێت. من مەسەنە لە ڕووی دابوونەریتە یان کۆمەڵایەتی و دابوونەریتی ئاینێکەوە من باسی ئەوواکەم کە پێویستە بەڕاستی خوشکانی بەڕێزیش ئافرەتانی بەڕێزیش کە لە کاتی چوونە دەرەوە ئەوانە ینی ئاگایان لە کەسایەتی و لە ناوبانگی خۆیان و خێزانەکانیان بێت بەڵام کارکردن و مافی کارکردن مافی ئافرەتیشە بەبێ جیاوازی لەگەڵ ئەو خولانێکە لە دەرەوە من بەشدارم تیا کردووە بەڕاستی لە سەر ئەساسی ئەوە بۆ کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئیفات کردووە بە فەرمی کە ئیفات بووین بۆ ئەو وڵاتانە مەسەلەن بۆ من چوومە شانشینی ئوردون و چوومە با بڵێن وڵاتی قەتەر بەڕاستیەوەیان یەکیان لە ساڵی 2006 بوو یەکیان لە ساڵی 2014 بوو ئەمەی 2000 لە کۆتایی 2025 بوو کە ئێمە لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستە سەربەخۆی مافی مرۆڤ بەڕێوەبەری گشتی یاسایی و پاراستنی مافی مرۆڤ لە سەرۆکایەتی دەستە کە چوونە وڵاتی قەتەر ئەو مەسەلەن کارە بە ئیفاتکردن بوو ینی لە ئێمە کە ینی چوونە وڵاتانە بزیاتر بۆەوە بوو کە ئێمە ئەزمونێک وەربگرین لەسەر ئەوەی کە ئایا لە بواری مافی مرۆڤ و پاراستنی مافەکانی مرۆڤ چی ئەگوزارێ لە دەرەوە ئێمە زیاتر ینی لە وڵاتی ئوردن ینی خولێکی چڕوپڕمان بینی لەسەر با بڵێن مامەڵەکردنی موسساتی یاخود دامەزراوەکانی پارێزگارکردن لە مافەکانی مرۆڤ لەگەڵ پرەنسیپە نێودەوڵەتیەکان چۆن ئەم پرەنسیپی نێودەوڵەتیانە وا بکرێت لە ناوخودی دەوڵەتەکە کاریان لەسەر بکرێت بەڕاستی ئێمە ئەزمونێکی زۆر زۆرمان کرد لە وڵاتی ئوردن کە المركز الوطني لحقوق الإنسان أوي لأردن كاركات طبعا هو ربطه بكمالك دامو دزجاي فرمي أيوة يعني كاركا زور اشتجوال من بيني لوي ك أو هنا أو مؤسسة أو دا مزراوية يعني شون إشكال جا لبابتي ورقتني سكالا ولبابتي بدوات شوني سكالا و چاودێری کردنی ڕەوشی گرتوخان و بەندیخانەکان و چۆنەتی تەعاملکردن لەگەڵ یاساکان چاودێریکردنی یاساکان پێشنیارەکانیان چییە بۆ ئەوەی کە لە پەرلەمانە ئەم یاسایە باشتر بکرێت ئایا حتا چەندێک ئەمان ڕۆڵیان هەیە لەو بابەتەنە ئەمە زۆر گرنگە بەڕاستی بۆ ئەوەی کە ئەو وڵات ئەو ینی دەوڵەتە سوود لە ئەزمموی ئەو بەڕێزانی کە لە مؤسسەی مافی مرۆڤ یاخود دامەزراوەی مافی مرۆڤ کارەکەن کە ینی سوود لە ئەزمون و لە بۆچوون و لە پێشنیار و لە بیرۆکەکانیان وەربگرێت لە وڵاتی قەتەریش ئێمە بەڕاستی ینی کارەکەمان مهمەکەمان ئەوە بوو کە بچین سەردانی دام و دەستگا با بڵێن سزایی و گرتوخانەکانی ئەوێ بکەین ئایترەوە بوو ینی سەردانێکمان ئەنجامدا بۆ ئەوێت و بینیمان بەڕاستی کە ئەو دەوڵەتە لە ڕووی مافی مرۆڤ و لە ڕووی چاودێریکردنی با بڵێن ڕەوشی گرتوخان و زیندانەکان و ئەوانە و لە ڕووی شێوازی تەعاملکردن و هەڵس و کەوتکردن لەگەڵ با بڵێن زیندانیان و ئەوانە تەتەوەرێکی گەورەی کردو بەڕاستی یعنی زۆر شتی جوانمان بینی لە ڕووی ئەوەی کە چۆن بەپێی بنەمانە دەوڵەتیەکان کار بە مافەکانی تۆمەتبار و مافەکانی ڕاگیرا و مافەکانی سزادرا و ئەوانە کە چۆن مامەڵیان لەگەڵا بکرێت چۆن ڕێز لەم بنەمانی مافی مرۆڤ یعنی ئەگیرێت لەوێش بەڕاستی کۆمەڵە ئەزمموی جوانمان بینی. هەدەفی ئێمە ئامانجی ئێمە لە ئەم سیمینارانە وشارکردنەوەی کۆمەلگایە
و گەیاندنی پەیامی دەستەی مافی مرۆڤ بە کۆمەڵگا و ئاشناکردنی کۆمەلگایە بە هەموو چین توێژەکان. ئێمە ئێستا من دەتوانم ئەوە چین توێژەکان بەو شێوەیە بژمێرم کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کەمەندامان و کرێکاران، ڕۆژنامەنووسان، ژنان، مناڵان، کۆی گشتی چین توێژەکانی تری کۆمەلگا خوێنکاران، قوتابیان، ئەوانە یعنی ئێمە کار لە ڕێگای ئەو سیمینارانەوە ئامانجمان ئەوەیە کە زۆرترین وشیاری بگەیەنین بە ئەو چین توێژانە کە ئێوە مافتان هەیە بە پێی یاسا پارێزراوە، بە پێی بنەماکانی مافی مرۆڤ پارێزراوە لە ناو کۆمەلگایە، مافتان هەیە کە پارێزگاریتان لێ بکرێ، مافتان هەیە کە گەشە بکەن کە وشیار بن. زیاتر هەدەفی ئێمە ئاشناکردنی ئەو چینی توێژانە بوو بە بنەماکانی مافی مرۆڤ. من لە سیڤەکە 22 کتێب نووسیوە و خۆی 25 لە هەسڵە، ینی سییانیان بەڕاستی دیارە بەردەستم نەبووە تاکو نە خۆشم لە خیاڵم نەبوو کە ناونیشانەکان احتیمالە نوسخەم لا نەبوو کە هینکەم داوا لێبوو نەکەم کە ئەو با بڵێن 25 کتێبن بەڕاستی. ئەوانە بۆ من خەرمانێکە لە معریفە و بەڕاستی لە فکر و لە با بڵێن بۆچوونی خۆم و لە کاری خۆشم وەکو وەرجێڕان و وەکو نووسین و ئەوانە. من بەڕاستی بۆ من مێژوویەکەوە و هەمیشە شانازی پێوەکەم، هەمیشە شانازی بە کارەکەماوەکەم وەکو کارکردم لە دەستەی سەرۆخۆی مافی مرۆڤ وەکو بەڕێوەبەری نووسینگی مافی مرۆڤ سلێمانی. ئەگەر بەڕێوەبەریش نەبم، من پێشتر لێبسراوی بەشی یاسا و بەدواچوونی سکاڵا بووم لێرە و ماوەیەکیش لێبسراوی بەشی وشیاری بووم. لەو کاتەشە کە بەڕێوەبەریش نەبووم بەڕاستی من بەو پەڕی دڵسۆزی و بە پەڕی لە خۆبردووی و خۆنەویستی کارەکانم ئەنجام داوە و هەوڵم داوە تەنانەت ئێمە پێشەنگ بووین وەکو نووسینگەی مافی مرۆڤی سلێمانی کە ئەمەش بەخۆی شانازیە کە پەیامی پاراستنی مافی مرۆڤ و کارکردن لەسەر پرینسیپەکانی مافی مرۆڤمان گەیاندا گوندەکانی سنووری سلێمانی لە سنووری بۆ نمونە شارباژێر، لە سنووری مەسەلەن بۆ نمونە عەربات لە لای دوکان و پیرەمەگرون و ئەوانە، یعنی سیمینارمان کرد بۆ هێزەکانی پۆلیس، بۆ هێزەکانی ئاسایش، یعنی ئەوەش بە ئامانجی ئەوەی کە لە کاتی مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیانە لە جێبەجێکردنی یاسایە لەلایەن بەڕێزانی کارمەندانی ئاسایش و بەڕێزان کارمەندانی پۆلیسەوە کە چۆن مامەڵە بکرێت دوور لە توندوتیژی و ئەوان. دوپەیەم ئەوەیەم بەڕاستی من لە پرۆفایلی خۆشمان لە فەیسبوک ئەو نووسیومە من ئومێد دەکەم کە هەموو مرۆڤێک بە شکۆمەندی و ینی خۆشگوزەرانی بژی. تمەحی ئێمە ئەوەیە کە کۆمەلگای ئێمە بگاتە کەناری ئارام، کۆمەلگایەکی بێچێشە بێ، کۆمەلگایەکی بێت توندوتیژی بێ، بێ پێشێلکاری بێ، کۆمەلگایەک بێ کە ڕێز لە بنەماکانی مافی مرۆڤ بژیرێتیایە، کۆمەلگایەک بێ کە بەڕاستی دوور بێ لە شەڕ و نەهامەتی لە ناخۆشیەکانی ژیان. مەسەلەن بۆ نمونە پەیامێکشم لێرەوە ئەوەیە کە بەڕاستی من داوا لە بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەم کە ئەو کێشانەی کە هەیە و ئەوانە ئینشاڵڵا بە زمانی گفتوگۆ و بە زمانی دیالۆگ چارەسەر بکرێن و ئێمە هەمیشە لەسەر مێزی گفتوگۆ براوین وەکو گەلی کورد، وەکو کۆمەلگای کوردستان و ئەوەشی کە هەڕەشەمان لێکە و مەسەلەن بۆ نمونەکە مەسەلەن ئەنی چێشە و مەینەتی بۆم ینی کۆمەلگایە دروست دەکات. ئینشاڵڵا خۆی گەورە ئێمە ئەپارێزێ لێی و هەمیشە ئێمە ئومێد و هیوامان ئەوەیە کە جوانترین و ئاسوودەترین و بەختەوەترین کۆمەلگامان هەبێت لە هەرێمی کوردستان و ئومێد دەکەم ئینشاڵڵا کێشەی موچە و گرفتەکانیشمان کە لەگەڵ حکوومەتی ناوەندی فیدراڵی عێراق هەیە لە ڕووی داهاتوو لە ڕووی موچە و مافوی امتیازاتی خەڵکی هەرێمی کوردستان ئەوانە ژەمی چارەسەر کرد لە نێشی نزیک.